خواه وش تبون بيزيوا. السلام. السلام ورحمة الله. بخير بي بامبا. فبكو خدمتكم. خدمتنا هيك هكا تكتب اوم بيست. اخر راوستا دزايت يا جانا اتو بيستا اي كاني بخويوا او تا او فرقيه اس اي بيري لو تنابي هيك هكا يكتب اوم بيستو. وي بامبا ستوريا. تكتشو. بامبا سارة تيكسوا شربينيم امني دشينيوا والله ببيا برتقالش تازه نايم. کاکە گیان دی یارمەتیم بێ؟ دێم ئەم وەچتونی مەژیانە ئەمن دایمەن هیواتمەنیە یارمەتی ئافرەتان دەم لەبەرەوەی سەحەتم بە ئافرەتان خۆش دەبیتن بە پیاوەندرم تون دەبیتن. فەرموو پەمبە. کاکە تخوا یارمەتیم بە سیارەکەم تێکچووە. وەڵا حەقیش نییە لۆ چاکەمەوە بریندارت کردم بە برایەتیمانە تەمەچاکە هەموو خەڵم برینە قسە زۆر ڕەق بوو لەگەرم پەمبە بەس قەی ناکەم وەچتونیمە لۆ چا دەکەمەوە. خوارە سپاس دەکەم. نانا بە چاوم سپاسی نایە بەزێک سوار لێ دەکەم زای پەمبەیە گەلە لێ دێ گەلە جوانی. تۆ سیارەکەم تێکچووە چاکی کە بۆم. ئەستەورە خوارێ. کاکەجان لێ دەزانی؟ کورە هەرمە پرسە ئەمن فیتەرچی تەبریچی فیت پەمچی سەختەچی نانا سەختە چێو نەبووە بەس نەمویست وەزن و قافی شعرم تێکچی. کاکە درەنگە زووکە وەرە بزانم چی دەکەیت. بەسەر چاو پەمبە ئاسانە کرۆ چی لێکەی؟ محەممەد کو خۆ توش کردە سوین لە ساری بەحەت پاسگریژ نەبووە وتە زیرە. کاکە وە سەوتی سەیارەیە سەوتی سەیارە. مقاطعة مكة تداخل ايش مكة وهم ايش معنانم لو ايش انا وايد سمعناني زابطة يسنجوانا ولدي بزيش يا ورا نزاني ساري باجا او تكسوا او دزاني تيلاتي ورا بيش او ساري تاخم شمشولي تكسوا تاخم شمشولا جيك عادتي لينا بدزناك لو تسولي الا اقر امن بطانم لو تساكمو اسانا بس محمد برو بحر او مشكلة حلك راستا بابا تاني يرد ماما بس تنبونيت قال خد كاشيش شيش نيو قال خد بيه قال خد بيه استبا يا ربتي خوازوكا كاكا درنگ شي بو ديتمو خلا لك ديتمو توا خوش بكاكا ببور عزيزنا شي بو ابو او تاخم شمشو ليستا وتاخم شمشو لجليرني لو تتار كردي دس خوش ببور لا لخص مدامة محمد نجات لخدمة النساء والمؤنث فقط نبي عنقو محمد نجاتا بلي دي دس خوش به سو سباسك متاك محمد باش ما شاء من يكشف على مايا لو انت مرقتان ساري صورة والله ورا بابسي انت مشاكل زي تسابوا والله هديتي تكون سام كردها والله ابزاني اساس ذكم كريم كشابو ما شاء الله لو في ترى كذا مهرني زكا دس خوش بكاكا زور سباس لك مبورة عزيتيش تمدا دس خوش بك انا لخدمة الدامة ليلا ونهارا استرتام رب اخوي بخل فينا ونادي
سەرسام ئەهلا وسهلا سەرسام ڕقەمەکەم لێ وەرنەکە بە ئیمانم ناڕۆ چی دەوێستە کاکە؟ دەزانێت چییە؟ ئەمن لەبەر ئەوەی نییە شکم لەو سارەیە لە ڕێ ئاتر بیدووە لەو چۆلەوانیە چێ لەو چاکاتەوە ڕقەمەکەی خۆتم دێ ڕقەیەن بۆ چیدا؟ دەزانیت چییە؟ ئەمەن بۆ ڕیچیمە کارەبا چیمە لە بخچیمە سەختە ناسەختە چی هەو نییە پەشمان نابێ ڕقەمی خۆتم دێ ئەوە ڕقەمەکەمەوە ئیمێلەکەیشمە کارتت هەیە؟ وەڵا بابە باشە ئیشمەیەت خوای زۆر سەرچاوان خودافی دەست خۆش پەمبا شەربیم بۆ خۆم دەزانم کوێ عیلاجت دەکەم پەمبا وەڵڵا خەلەف با لە دوکانی دوورکەوە کورە باو پرچەی لێکەمەوە یەکەکەم لەو منتیقە شەر خەرتان دێ بۆ پرچەکان نەناسرێمەوە وەڵڵا بە تەلەفۆنی لەو پەمبەی بکەم ئالۆ چۆنی گیان چۆنی ڕۆح جەنابتان کچێ محەممەدم محەممەد بەرو بەحر ئەوی تا سارەکەم لۆ ساکردیەوە وەڵڵا ئەها باشی کاک محەممەد سپاس وڵای باشە دەست خۆش بێ کچێ ئەمستە یارەکەم ئەو هالۆ ساکردیەوە هەلۆ ساکردیەوە پێویست بە فیتری نابی بە حەیاتی وەڵڵا باز دەڕاوەنیە باشە وڵا عیبی نییە دەست خۆش بێ کچێ ئەمن لە هەموو ئیشەتی دەزانم وەڵڵا ئەری وەڵڵا هەر ئیشەک بێتە بندەستم لە بندەستم خوتار نابیتن ئەدی ئەم پێم دەرێن سەبع سەنایە وەلبەخت زایع هەر ئیشەکتم بۆڕی کارەمە هەرچبوو تەلەفۆن کە فەوڕی دەکەمەکرد ئۆکەی کاک محەممەد زۆر سپاس دەکەم نانا سایم نیاز نییە چی بێ کاک محەممەد ئەمە خەگی سایەقیمە قەپاتیکە دەزانین چیە پەمبا ئەم لە هەموو کەسەش تەلەفۆن ناکەم ها دوات و ئافرەتشی بەتەنی لەو ڕێچۆڵی دەچیەوە گەشتێک لێ هات وەڵڵا کاک محەممەد خەیەکی سایەقیمە قەپاتیکە قەپات دەکەی لۆ لە دوای واز لێ دەینم بەخۆی خەت واز لێ نایم پێی پەمبا تازە لۆت لێ درایمە کاکە 250 کاکە 20 هاوارکەی وەڵڵا